لەم 16 ڕۆژەی کە لە تندوتیژی ژنان لەناو ئەو 16 ڕۆژین هەرچەنە ئەو 16 ڕۆژە خۆی کە ئەبێت تندوتیژی کەمتر بێتەوە هەڵ بدەین تندوتیژی نەمێنێ بەڵام بەداخەوە تندوتیژی لەسەر ژنان زیاتر بووە لە گەرمیان پێش هەمووینێک ئێمە لە گەرمیانین لە گەرمیان تندوتیژی زیاترە بەرەو هەڵکشان ئەچێت و کارەکەی پیاوسالاریش شەقلەتی پیاوسالاریش دەسەڵاتی هەیە ینی کولتوری کۆمەڵایەتیش هەرتکی هەر دەسەڵاتی زیاتر هەیە بۆ هینەکەی بۆ تندوتیژی و دژی ژنان هەرتکی هەر کارەکات. چالکیەکان بۆ تندوتیژی خۆ ڕێکخراوی ژنان زۆرە لە گەرمیانە هایشە کاریشەکەن بەڵام بە ئەقڵەتی پیاوسالاری کارەکەن هەر هەمویان ڕێکخراوەکان کە پیاویان لەگەڵایە ئەی پیاو بەرەو تندوتیژیەکان هەر ئەچێت. هەرتوو ڕەگەزەکەی تایە ڕێکخراوەکە هەرتوو ڕەگەزەکە ئەلعەساس بەڕێوەیە بەڵام کە ڕەگەزی مێنیش لەگەڵیانە ئەوانیش هەر لەو ئەقلێتە کارەکەن کوشتنی ژنان زیاتر بەرەو هەڵکشانەچێت لەوە ئەگوین نەبووە دانەبەزیەوە بەرەو دابەزین بێ بەرەو سەرۆچێ کوشتنی ژنان وڵای ژنان چالاکی ئەکرێت دین ئەکرێت هەوڵ ئەدرێت بەڵام کەمە ئەو هەوڵە ئەو هەدەفە تێر ناکات کە نەمێنێ ئەو چالاکیانە ئەو تندوتیژیە کەمەوە بێتەوە دابەزێت بەڵام هەر بەداخەوە بەرەو سەرۆ ئەچێت. خۆی لێرەوە کارەکەی ئەوەیە تندوتیژی ئەچێتە سەر کاری ماڵ و عایلەی و ئەو ژنانی کە تندوتیژان بەرام ئەگرێ لە زۆربەی زۆری لەبەر ماڵەوە ئەترسێ ناچێت سکاڵا بکە زۆربەی زۆریە لەبەر کولتور و دابوو ئەخلاق و ئەمانە ناچێت ئەوەی پێ قبوڵە تندوتیژەکەی پێ قبوڵە خۆی لە ماڵەوە کپەوێتەوە دەنگ ناکات. وەڵام چالاکیەکان لەم 16 ڕۆژەیە باش بوو خراپ نەبوو بەڵامەکوم تێری ناکات هەدەف ناپێکێت چونکە تندوتیژیەکە هەر زۆرە هەر دانابەزێت ئەبێ هەتا هەوڵ بدەیت زیاتر تندوتیژی کەمەوە بێتەوە خەڵک هۆشیار بکەیتەوە لە ناو ژنانە بیت لە ناو کۆمەڵگابی هەتا زیاتر هەڵدەی چاکترە خۆی زیاتر ئەبێ سمینار بکرێ لە ناو بچیتە ناو ماڵان سمینار بکرێ هۆشیارکردنەوەی ژنان گۆڤار و ڕۆژنامە و ئەمانە ژنان تا زیاتر بیخوێنێتەوە هۆشیاری زیاتر ئەبێت خۆی بۆ هۆکاری تندوتیژی کە کەم بێتەوە هۆشیاری تاک بکەیتەوە هەتاوەکم پەروەردە بوێت لە ماڵانە لە ناو عایلەکانە لە هەموو شوێنێک پەروەردە بوێت تندوتیژی کەمتر ئەبێتەوە تاک هۆشیار ئەبێتەوە بۆ قەزەی ئەوانە باشترە ئەمجا لە پەروەردەی من مەکتەبەوە هەتاوەکم ئینسان مناڵان بچنە مەکتەب کچان زیاتر هۆشیار ئەبنەوە وردە بەشکۆم هەوڵ بدەی ئەو تندوتیژیە کەم بێتەوە.